Dini olay yapmış. وشي تيلي ناكي في كويتي تودي مدادات سنة تبي هما هنجي تبي جالا قومرود إذا قمت إشي تاسا دانا يبو شوفير أوش هر كارسات جياني مربي جخاتا مترسيوا كي على أساس إنه جياني مربعات باريزي بلام توشينجي نامسكت تيك تدي بدستي خو بۆ نۆڕۆژی ژینگەی کوردستان لە دەڤەری ڕاپەڕین سیمینار و پانێڵێک بەڕێوە چوو دەربارەی گرنگی و گرفت و چارەسەرەکانی ژینگە لە ڕاستیدا پرسی ژینگەیەکە کە لەگرتنەوە پرسانێک کە سەرنجی کۆمەڵگای نێودەوڵەتی بۆ لای خۆی ڕاکێشا پرسی گۆڕانکارێکەش و ئاهۆیەکان ئەوەی لەسەر ئێمەی مرۆڤ گرنگە ئەوەیە بەرپر بە هەر شتێکی بەرپرسیارانەوە مامەڵە لەگەر پرسی ژینگەکەی چونکە عەقڵ و دەستەی تەندروست لە ژینگەی پاکەوەیە پاکڕاگرتنی ژینگە پاکڕاگرتنی ژیانە لە ئیسلامیژا بە چەندین فەرموودە و ئاەت خوای گەورە مەسەلەن باسی ژینگەی کردووە مەسەلەن دەڵێ کول وەشرب وەلا توسریفوا یعنی بخۆنەوە بەڵام زیادەڕەوی مەکەن چونکە یەک لەوە کارەکانی زیادەڕەوی پیسبوونی ژینگەیە و هەروە پێغەمبەر درودی خوای لێبێ لە چەندین فەرموودەدا هۆشیاریمان پێدا لەسەر پاراستنی ژینگە مەسەلەن دەڵێ ئەگەر لە دەست یەکێکتاندا نەمامەکە بوو ئەگەر قیامەت هات بیچێنن هەڵمەستن و فەرمودێکەکەدا دەفەرمووی هەر کەسێک درەختێک بچێنێ مرۆڤێک لی بیخوا باڵندێک لی بخوا یان ئاژەڵێک لی بخوا ئەوە بەخێر بۆ کەسەکە دەبێتە خێر و سەدەقا بۆیە پێویستە ئێمە بە هەموو یعنی چین و توێژەکانەوە لە باختی ساوایانەوە تا ئەو ڕۆژێکە دەگەڕێنەوە خولای خوای پەروەردگار هەستی نیشتمان پەروەری و ژینگە پارێزی لەناو خۆماندا پەرە پێ بدەین و گرنگی بە جوانکردنی سەوزکردنی ژینگە بدەین. کۆبوونەوەی لەم شێوازە ئەمە وا دەکات کە لانی کەمە تۆ کۆمەڵی کەس هەیە ناڕازی لە تێکچوونی ژینگە دووبارە بەژێوەی دەسەڵاتی دادێەوە کە تۆ خەلەل هەیە هێشتا خەلەلەکان چارەسەر نەکراون ئەمە وا دەکات کە بەردەوام ئەم شانە بەردەوام وای دەکاتەوە کە دەسەڵات گوێبیستیان بابەتە بێت کە تا ڕادەیەک وا بکات تۆزێک چارەسەری کێشەکان بکات یعنی لانی کەمێک لە سەڵات دەشی جێبەجێکە هەر زۆرە بۆیە بوونی ئەم جۆرە کۆڕ و کۆبوونەوەانە زۆر گرنگن چونکە هەرچەندە بەڕاستی زۆربیان بەس گوێگرتن و قسەکردنە بەڵام ئێمە ئەمەلمان بۆ هەیە کە لە داهاتوودا وا بکات کە ئەوانەی کە بەشداربووانی ئەم کۆڕ و کۆبوونەوەانە قسەی لەسەر دەکەن و لە مستەقبەلدا ئیشی لەسەر بکرێت بە دەسەڵات ئیسپارێکی باشی لێ بکات لە قسەکانی بەشکم بتوانێت یعنی کاریگەری لەسەر دروست کات و ئیدی ژینگەی ناوچەکان یان شارەکان بەرەو باش بوون بڕوات باش. ئاواکەمەندە 20 مەتر دوورە بۆ میکنێت لەبەرەوە ژینگە خۆپاراستن کێش چارەسەرکردنەکە تو تێچوون کارەکان تو تێچوون کارەسەر دوومان لە خاتەوە فەرمانگەی ژینگەی ڕاپەڕین لەگە بەڕێوەبەری گشتی شارەوانەکانی ڕاپەڕین ئەمساڵ هەستاین بە ئەنجامدانی ئەم کۆڕبەندە گەرتیایدا چەند سلایدێکمان ئەرز کرد سەبارەت بە کێشە و گرفتەکانی گەرنە ناوچەکەی ڕوبەڕوومان بۆتەوە سوپاس میوانە بە ڕێزەکان دەکەم کەرتیایدا ڕۆژنامەنووسان چالاکیوان و ڕێکخراوە ژینگەیەکان تایدا بەشدار بوون لە کۆڕبەندەکە ئەوان کێشە و گرفتەکانیان دەستنیشان کرد و تایدا باز لە چارەسەرەکان و دۆزینەوەی میکانیزم بوو لەگەڵ ئەوەشدا من فەرمانگەی ژینگە هەفتەیەک هەڵمەتی نەمامچاندن لە سنوورەکە لەگە زۆربەی شارەوانەکان ئەنجام دەدەین بەڵێ ئەم جۆرە چالاکیانە من بە پێویستی دەزانم لەبەرەوەی هۆشارکردنەوەی تاک زەرورە سەبارەت بە پرسی ژینگە چونکە پرسی ژینگە پرۆژ و ئەنجامدانی پرۆژە نیە بەرزکردنەوەی هۆشیاری تاکەکانە تەبعاً پاراستنی ژینگە بەتەنها بە فەرمانگەی ژینگە ناکرێت پێویستە سەرجەم هاوڵاتیانی تاک بە تاکی کۆمەڵگا بەیەکەوە هاوکار بین بۆ پاراستنی ژینگە و مانووی سروشتی ناوچەکە وەکو خۆی. ئەمە بڕێبراتێکی شارەوانەکانی ڕاپەڕین و فەرمانگەی ژینگەی ڕاپەڕین چالێکێکمان ئەنجامدا جیاواز لە چالاشەکانی تر لە شێوازی سیمینار و لە شێوازی پێشکەشکردنی وتە و شتابێت بە جۆرێک بۆ ئەمڕۆ زیاتر ئێمە گوێگر بووین ئێمە وەکو لایەنی حکومی گوێگیری چالاکوانان و ڕێکخراوەکانی ژینگەی و میدیاکاران بووین ئێمە ئەوان پێشنیارەکانی ئەوانمان وەرگرت و ئەوەی کە پێویستی بە وەڵام بوو لێ وەڵامماندا و دواتر پێشنیارەکانیان دەکەین بە سەرنج و دەکەین بە ڕاستپاردەی ئەم کۆڕبەندەی ئەمڕۆمان دیارە بابەتی ژینگەی و پرسی ژینگە پرسێکی زۆر گرینگە پرسێکە وابەستێ بە ژیانی مرۆڤایەتیەوە لە پرسە هەر لە دوای خۆراک و لە دوای ژیان هەناسەی ئینسان و هەم بەشێک لە پێداویستەکانی ژیانی ئینسان ژینگەیە دروستی ژینگەیە لە پێناو ژینگەیەکی پاک و نیشتمانێکی ئاوادان هەڵساین بە ئەنجامدانی کۆڕبەندێکی ژینگەیی
کە ئەم کۆڕبەندە پێکاتوە لە سەرەتا پیشاندانی چەند سڵایدێکی ژینگەی کە کار و چالاکیەکانی خۆمان تێدا نمایش کردووە و هەروەها سەرپێچە ژینگەیەکانیش تیادا نمایش کراوە. دوای ئەوەش دەرفەتمانداوە بە ئامادەبووان بۆی ڕاو سەرنج و پێشنیارەکانی خۆیان دەرببڕن، هەروەها هەوڵمانداوە لە ڕێگەی ئەوانەوە چارەسەر بۆ گرفتە ژینگەیەکانی سنووری ئیدارەی ڕاپەڕیم دۆزینەوە. سرف دەکرێت لە پاکردنەوە سرف دەکرێت لە پیسنە بوونادە بۆ سرف بکرێت بۆیە مندەڵم کێشەی پلانمان کەسێک کە شوێنێکی سێبەر هەبێ بەتایبەت بە ڕووی پەریستەرسیانەوە، بەڵام تا ئێستا بەداخەوە هیچ ناکرا. زۆر پێویستمان بە ڕۆشنبیریی زۆر هەیە، پێویستمان لای ڕۆشنبیری خەڵک زۆرە، پێویستە خەڵک زۆر ڕۆشنبیر بێت، زۆر بیر لێ بکاتەوە کە ژینگە بۆچی پارێزراوە، بۆچی چۆن ئەی پارێزین، چۆن ئەو ژینگەیە پارێزین، چۆن ئێمە کە هەڵسوکۆل لەگەڵ ئەو ژینگەیەکەین، بۆ نمونە چیەکەین لەو خەڵکی کە بتوانین ڕۆشنبیریکەین. من چۆن بتوانم مناڵەکەی خۆم ڕۆشنبیر بکەم؟ زۆر گرنگە لەم کۆڕبەندانە. ئێمە بانیکەینە ڕیتمێک بڵین بەس ڕۆژی ژینگەی ئێمە دانیشین کۆبینەوە، ڕۆژەکانی تر کاتەکانی تر ئێمە زۆر بڵین بەردەوامین لە گەڕان بە دوایی چارەسەرە. ئەی سامانی کاتوینە تێرە هەمووی داغ لە دڵەوە هەمووی شتێکی هۆکارێکی هەیە، هەمووی ئەوێت چاچی کات، بەڵام ئایا لە چۆ دەست پێ بکە؟ ئەوەی گرنگە ئەڵێ کردار گرنگە، بە قسە هەمومان پێوەرین بەس کردارمان چییە؟ سەردەمی تەکنۆلۆژیادا دەژین بەداخەوە، بەڵام خۆی بەرهەمهێنەری دووکەڵە، یعنی ئێمە لە ژینگەیەکدا دەژین خۆمان تاوانبارین لە هەموو کاریگەری لەسەر دەرونی مرۆڤی دروستەکە، بۆیە دەرون دروستیەکە زۆر گرنگە وەکاری لەم بابەتە بخۆڵێتەوە زانی هۆکاری دانان یعنی جانانانی کارگەر سایکین لە بامەقەر هۆکارەکانی چنە، بەڕاستی پێویستە زۆر بەزیدی ئیش لەسەر بکرێن بابەتە.